چاوتان لەبێ ئەم کاتتان باش لە شاری سلێمانی گفتوگویەک لە نێوان ژمارێک لە ڕۆژنامەنووس و سەرنووسەر و دەستگای میدیایی ئەهلی ڕێک دەخرێت سەبارەت بە کێشە و ئاڵنگاریەکانی بەردەم میدیا بە دیاریکراوی میدیای ئازاد لە هەرێمی کوردستان لە چی ئاستێکدایە و ڕەوشی ئازادی مافی و ئازادی کاری ڕۆژنامەوانی لە چی ئاستێکدایە ئەم گفتوگۆیە وەک ئاماژەم پێکرد بە بەشداری ژمارێک لە ڕۆژنامەنووس و نووسەر لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت کە لە تەواوی هەرێمی کوردستانەوە بەشداریان کردوم ئێستا بە گفتوگۆکردن لەسەر ئەم دانیشتن و ئەم دیدارەیان گفتوگۆ لەگەڵ بەڕێز مەسعود عەبدولخالق نووسەر و ڕۆژنامەنووس دەکەم کاک مەسعود سوپاس بۆ ئەم دەرفەتە پێمان بڵێ ڕەوشی ئازادی کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان ئێستا لە چی ئاستێکدایە بەنای خی گەور و میهرەبان تاوان ڕەوشی ڕۆژنامەنووسی ماوەیەکی دوور و درێژە زۆر لە سەختدایە بەڵام ماوەیەکی کورتتر یان لە کابینەی نوێی حکوومەتی هەرێم هەست دەکرێت پەلامارەکان زۆر گەورەتر و فراوانترە بەسەر ڕۆژنامەنووسان هەندێک مەلەفی دووەلی پەیدا بوو لەسەر ڕۆژنامەنووسانی بادیان و هەست دەکرێت ئێستا دەسەڵات ڕاستەخۆتر دادگا بەکاردێنی لە جیاتیەوەی دادگا پاڵپشتی ئەوانە بکە کە چاکسازی دەکا و دش بە گەندڵکارانە بەڵام بوویتە بەشێک لە یان هەمویان بەشێکیان بووینە بەشێک لە ئامرازێکی سەرکوتکار لە دەست گەندڵکاران لە لایەکی تریش پرسە نیشتیمانیەکانیش کەوتونە ژێر هەڕەشە دەتوانین برین ئێستا تێکڕای مەلەفەکانی هەرێمی کوردستان لە ژێر هەڕەشەی گەندڵکارانە بۆیە ئێستا ئەرچی سەرشانی ڕۆژنامەنووسان زۆر زۆر زیادی کردیا و لە بەرامبەریدا قاوارەی تەحەدیەکان زۆر زیادی کردیا ئەمڕۆ لەم دیدارەیە کە ژمارێک زۆر لە ڕۆژنامەنووسی دیار و نووسەری دیار بەشداریان کردووە لەم دیدارەدا تانەوێت گفتوگۆ لەسەر چی بکەن چی میکانیزمێکی نوێ دەگیرێتە بەر بۆ باشکردنی ڕەوشی میدیا و ئازادی کاری ڕۆژنامەوانی ئێستامە باز لەوە دەکەین کە گەندڵکاران لەسەر باتڵیەکیان گرتووە بەڵام ڕۆژنامەنووسان شێوەک لە تەبیعەتی حیزبیان وگرێت زۆر پەرتەوازن وارچیان قورسە و هەڕەشەی زۆرشیان لەسەر مەسلحەتی عامە بۆیە زۆر پێویست بۆی دەکە هاریکاریەکی زۆر زۆر پتەوتر بکرێ هاریکاری لە هەموو ڕوەک بۆی ئەو دام و دەستگای ئەعلامی گەندەڵکاران کە دەتوانن ڕای گشتی بە چاواشەکاری دروست بکەن لێردا ئێمە ڕای گشتی لەسەر ئەساسێکی حەق و سەوابیتی نیشتیمانی دروست بکرێ لەگەرەوەش هەندێک هاریکاری تەکنیکی و ڕەنگە هاریکاری شتی تریش تێدابی کە تێدا باز دەکرێت وڵاتە جیهانیەکان نوێنەری وڵاتان لە هەرێمی کوردستان چۆن لە کاری میدیا و ئازادی ڕۆژنامەوانی دەڕوانن لە کوردستان وەڵای وەکو جیهان تەمان زۆر ناڕازین لە ڕەوشی هەرێمی کوردستان ئەگە غەڵەت دەم نزیکەی 14 ساڵ دەبی راپۆرتە نێودەوڵەتیەکان لەبارەی ڕۆژنامەنووسان وڵا لەبارەی باقی مافەکانی مەدەنی و مرۆڤایەتی زۆر بەخراپی دێ لەسەر کوردستان طبعا ئەو راپۆرتان هەر راپۆرتێک دێ نزیکەی بە 121 زمان دابەش دەبن بەسەر وەزارەتەی خارجیەکان لێردا دەسەڵاتی کوردی هەن نەفامە بە زمانی کوردی وەڵامەکی دراتەوە کۆتایی پێدی نازانی ئەوە چەندە مەترسیدارە و ئەوانە بووە هۆی ئەوەی پێگەی هەرێم زۆر لاوازبی وە سومعەی هەرێمیش وە سومعەی تاریخەکەشی زۆر زۆر لاواز بۆیە وەکبرەی مجتەمەعی نێودەوڵەتی بە تەواوەتی شارەزایە و دەزانی چ دەگوزرێت دەزانی ئەو دەسەڵاتە لە مستەوای ئەو سەردەمان نییە ڕۆژناوەکانی بەڕێز مەسعود عەبدولخالق نووسەر و ڕۆژنامەنووس کە ئەمڕۆ لە شاری سلێمانی بەشێک لە نووسەر و ڕۆژنامەنووسە دیارەکان و خاوەن دەستگا میدیا ئەهلیەکان دیدارێکیان هەیە وەک خۆیان ئاماژیان پێکرد گفتوگۆ دەکەن لە سەر دوایین ڕەوشی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان و ئازادی کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان دەیانەوێت کۆدەنگیەک لە نێوان میدیای ئازاد و میدیاکارە ئازاد و سەربەخۆکاندا دروست بکەن